ئەمبولانس! ئەمبولانس! یەکێک ئەمبولانس بانکە خێرا! بێریڤان بێریڤان چاوەکانم کەرەوە بێریڤان بێریڤان تکات لێ یەکەم بێریڤان بێریڤان یەک جار سێرم کە بێریڤان 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 ئازارم لێرە. بێریڤان ناپیاوینە نامردم من کوورە نامردم یەکێک ئەمبولانس بانکات بەرگە بگرە بێریڤان بەرگە بگرە لاچن کەس نەوەستێ بێریڤان ئەمبولانس بانکەندەی بۆستە بەرگە بگرە گیان بەرگە بگرە دەی ئەو بەڵێنەی پێدەم لادی مەکە بە تەنیا جێم مەهێڵە بەرگە بگرە مەترسە گەیشتین تەواو تەواو بەریدا یەک دوو سێ دەی خێراکەن لە دەستی دەین دوو پلێ زیادیکە تربەی دەڵی چەندە خێرا دڵی وەستا. خێرا کارەبا ئامادەیە سوو بیدا بێریڤان چۆن ئێستا برینەکەی سەختە؟ نەشتەرگەری بۆکەن دوای کەوتم چەند فیشێکێکم پێوە نا پێم وایە بریندارم کرد بەڵام ڕای کرد چۆن ون بوو نازانم ون بوو توایەوە هەر بژی دەجات لێ پیاوەکەت دێ لە ئافرەتەکەتدا وەڵڵا خەتای من نەبوو ئافرەتەکە هاتە بەردەم پیاوەکە ئەمڕۆ بڕۆ پێشم کەوە دەی کوڕە شەمۆس
بەڵێ گەورم بۆ ئەو گوڵانە ئاو نادەی کوڕا بۆ خوار ڕۆژانە ئاویان دەدەم کاگیز سێ ڕۆژە دوورکەوتومەوە گوڵەکانە دوێران کردووە. ئەوە دەستە چیری هاتووە لە تۆم پرسی شەکم بەرکەوتووە ئەی بۆ لە ئافرەتەکەتدا بەخوا خەتای من نەبوو ئافرەتەکە خۆی هەڵدا بەردەمی منش تووشی بەڵاکرەی ناپیاو ئەمە بم بۆ کۆگا با چاوەڕێ بکە تا قودرە داغا دەگەڕێتەوە کەس نەمامە دەدۆزیتەوە کەسی بێریڤان لێرەیە؟ بەڵێ فەرموو خوێنی ئەیبی نێگەتیڤمان پێویستە هەر ئێستا بڕۆ بزانە هەرکێمان هەیە بهێنە. ئەبێ کێ بێم کارە قێزەونە بکات کێوا لە بیریڤانەکات دەبێت قودرەت نەبێ بۆ ئەو کێشەی لەگەڵ فەرهادە ئەمە بە هیچ شێوەیەک ڕەوانیە ئەوانەیە گومانیان لە تۆ بێ دەزیرانی ئەو بوویت لەوانەیە بڵێن چاوت پێهەڵ نات بێ و تۆ ببیت ئەوەی بمناسێ ئەزانە بێریڤانم چەند خۆشەوێت ئەگەر یەکێک بێت و وابزانێت مرۆڤێکی ئەوەندە کەمم دوو قسەم بۆ ئەوی ژەبێ هەڵبەت بەڵێ ها ڕەشید هاتیت سەرەوە ئافرەتی بێگەورم سوپاس دەکەم کاکە چۆنیت؟ ئۆ بەخێر بێت نانی بەیانیت خواردووە؟ کوا لات نییە؟ چی نییە؟ چی نییە؟ لەولە ها بگرە ها چەکەکە سپاس دەکەم دەزانین تۆ چەند پارە سەرفەکەیت؟ لە ئەستەنبۆڵ لە ئوتێل ژیان ئاسان نییە کاکە با خانوویەکی بچووکت بۆ بکڕین لەوەی ئەتوانی بژیت لە ئوتێل نەبێ ناتوانم بژیم خواردن و زلوبەرگ شۆرین بە من ناکرێت من حەزم لە جوڵەیە دەزانیت فەرموو گەورم ڕەشی دە تەلەفۆنم بدەرێ فەرموو خاڵە بڵێ ڕووداوێکی ناخۆش ئافرەتەکە خۆی هەڵدایە پێش فەرهاد دواتر هەموو شتێک ئاڵۆستر بوو ئەی پیاوەکەمان دەستگیر کرا ئەومان بە زۆر بۆ ڕزگار کرا ئەی فەرهادەکە ئەو هیچی لێ ناتووە چی بکەین ئێستا کە هاتمەوە قسەکەین یەک جار هەواڵێکی خۆشم بدە یەک جار خاڵە چی بوو؟ دیسان فەرهاد و کێشەکانی وانە؟ بێعەقڵانە فەرەد ڕزگاری بۆ لە بێریڤانیان داوە هیوادارم و ئافرەتە هیچی لە نێت یەک کار ناتوانم بەڕاست و ڕەوانی بکەم فەرهاد هەر دەبێ بکوژێت وانە کاکە وا دیارە گرنگترین شت لە ژیانت ئەمەیە فەرهاد ئەبێ بمرێ ڕەشید ئەرێ بێ بمرێ باش ئەی دواتر چی دەبێت ئەوان تۆ دەکوژنەوە دواتر ئێمە یەکێک لەوان ئەوانیش یەکێک لە ئێمە ئەمەیە ژیان تۆ تێناگەی ڕەشید ئەمە نەزانیە کاکە بزانە لێرە ژیان زۆریشترە کەس ناکوژێت کۆڵانەکان پڕن لەوانەی بۆ عاشق دەمرێت مرۆڤەکان لە پێناو ژیان و جەنگدان تۆ هەر ئاگاش لەمانە نییە چاویکەی ئەسبەت لە چاو کردووە و تەنها کوشتن خوێن ڕشتن بەسەیتە ڕەشید تۆ لە هەرگیز لە من تێناگەی دوای نیوەڕۆ ئەڕۆی دەبێ بڕۆم فلیس بێنم نەخێر چەند بیعەقڵن دیسان نەیانتوانی بیکوژن ئافرەت کوشتن لای ئێمە قبوڵ نییە فەرهاد ئێستا شێت بووە بێگومان بە سەرماندا دەدات دەبێ ئاگادار بین
زەد فەرموو گەورم باسەوانە زیادکە بیکە بە دوو ئەوەندا بەسەر چاو گەورم دوعا بکەین کە بێریڤان نەمرێ. تاوانی خۆیەتی خۆی لە کاری پیا و هەڵدەقورتێنێ و دێتە بەردەمیان ئاوای بەسەر دێت. باوکە ڕێگای مارین چەند دەخایەنێ؟ لە چی ناڕەحەت بووی باوکە؟ ئەو ئافرەتە لەگەڵمان نایەوانە؟ کامە ئافرەت؟ ئەها ئەوەی لەگەڵی هاتێ نەخۆشخانە ئەوەی قش زەردەکە. ناکچی خۆم ئەو نایەت. هەرگیز؟ هەرگیز. باشە ئەی دایکم؟ جوانترین ئافرەتی ژیانی من تۆیت. گولیار خان. بەخێر بێت. برات لەکوێیە؟ نازانم. دەبایە لێرە بێ. تۆ نەتبینیوە؟ نەخێر. چەند ساعتە تەلەفۆنی داخراوە. ڕاستە داخراوە. منیش پەیوەندیم کرد. دوایین جار کەی یەکترتان بینی؟ ئەم بەیانە. دەترسم شتێکی بەسەرات بێ. دڵنیام خۆی لەبیر کردووە. خەریکی شتێکە. هەموو جار وا ناکات. ئەی خوایە. دەی. سڵاوت لێبێ گولیار خان بەخێر بێی تۆنی؟ باشم جانەکەم تۆ چۆنی؟ منیش باشم جانم. ژمارە ئێسکەی 384 ئیستانبول ماردین ڕووبکەنە خاڵەکانی پشکنین سوپاسان دەکەین. با بڕۆین. ئێوە بڕۆم. من کە براکەم دۆزیەوە بە فڕۆکەی بەیانی دێم. ئێستا لەگەڵ ئێمە دێیت. کاکت بێگومان بە فڕۆکێ داهاتوو دێت. کاکەم جێ ناهێڵم. حاڵی باش نییە ئاگاداریت خۆ. لەبارێکی خراپدای گولیار. ئەو مێردە بێمێشکت بە شوشەی تیزا بۆ بەدواتەوەیە. وەرە دەی. دەی گولیار خان وەرە لەگەڵمان. قدرەت تازە هەرە پێ بمرێ خاڵە. ئێستا شتێک لە بێریڤان گرنگتر نییە. ئێستا با بێدەنگ و هێور بین. تێگەیشتی؟ دکتۆر چاوتان ڕوون خەزانەکەتان ڕزگاری بوو. دەیبینە بەشی چاودێری وەرد. کەی دێتەوە هۆشخۆی؟ ئەم بێهۆشێ بەری دە پاش 2 ساعتی تر. ئەتوانم ببینم؟ جارێ با خەبەری بێتەوە. سپاس. سپاس. فەرموو. فەرات منم ڕەشیدم. گوێم لێ بوو چی ڕوویداوە. سەلامەتیە بێریڤان حاڵی چۆنە؟ سپاس. باشە. تۆ چۆن زانیت ڕەشید؟ لە قودرەت گوێم لێ بوو. قودرەت شتێکم پێ بڵێکە نێزانم ڕاشید. فەرات کاکم لێرەیە لە لامە ئستانبول کۆتایی بەم دژمارەدارە بێنن دەڵێ منداڵن ها بێریڤان بە هەڵە لێی دراوە کاتشم پێی ناڕەحەت بووە دووبارە سەلامەتیە بەم زوانە بۆ مەسلەی هاوبەشەکە سەردان دەکەم. سپاس مەمنۆن ڕەشید. کاتێش خۆش. خەلیل بۆ کوێ چوو؟ نازانم. بەس چاوەکانم بکەرەوە بێریڤان سیرکە زانە ناخم چۆنە ناخم بۆ تاگردان فەرهاد ئاکسۆلۆی تا ئێستا نەگریاوە ئەمڕۆژ ناگری تا ئەو کاتە ئاگری ناخمدا نەمرکێ تا تۆڵە نەکەمەوە تا ئەو کاتە باش نەدەن سوێنە بۆ خۆم بێریڤان سوێنە خۆم گریان لە من حرامە. دکتۆر دکتۆر دەستیم گرتبوو دەستی گوشیم چاواوە هێوەر بەرەوە تکایە لە دەرێ چاوەڕێکە
منداڵەکە چەمانگە بوو نزیکەی 5 هەفتەیی بوو ئاگادار نەبوون داوای لێبوردون دەکەم وامزانی ئاگادار بوون فیشەکەکە بەر مناڵەکە کەوتووە داخبارم هیچ شتێکمان لەدەست نەهات تەنیا ڕزگارکردنی دایکەکە ئەوەی پێویست بوو کردتان دکتۆر بێریڤانتان بۆ گەڕانمەوە ئەوە بەس بوو بۆ من دەی دکتۆر دەمەیە بزانم کوڕ بوو یا کچ کوڕ بوو ڕزگاربوونی بێریڤان لە هەمووی گرنگترە جارە هەردووکتان گەنجن حیف منداڵەکەتان کوڕ بوو لەمە دووە قودرەت تەنها دوژمنی من نییە بکوژێ مناڵەکەشمە وا نابێ فەرهاد زوو تووڕە مەبە بەسەیتر پورێ من لێم درا بێریڤان لێ درا مناڵەکەم کوژرا بەسەیتر خەلیل نەبینێ؟ کە لەگەڵ ڕەشی قسەم کرد لەوێ بوو ئەزانێ قودرە دەگەڕێتەوە هیچ کارێکی شێتانە نەکات خەلیل هەموو شتێکەکات ئاگادار بن کێ چێتە ژوورەوە چاوتان باش بکەنەوە باشە؟ فەرهاد کوڕم بێریڤان چی بەسەر هاتووە کوڕەکەم بێریڤان باشە بابا پورێ پێتان ئەڵێ دەزوو هیچ شتێکی ئاسنت پێیە فەرموو گولیار؟ خاڵ باشی باشم سپاس بەخێر بێ کچم بەخێر بێ بێ بێریڤان دووجان بوو مناڵەکەی مرد کەواتە بۆ نەتێژ بیکوژم؟ تۆڵە سندنەوە کارێکی گرنگە بەڵام بەپەلە تۆڵە ناسەندرێتەوە ئەبێ بە تەنهابی تامی لێ وەرگرە تا خەڵکی 100 ساڵی تریش باسی بکەنەوە تێگەشتی؟ ئەمە ینی چی؟ یانی چی لە فەرهاد گیراوە؟ یانی چی بێریڤان بەری کەوتووە؟ ئێمە ئافرەتە کوژین کورە؟ بەهۆی تۆوە ڕسوا بوو شەرەفم دوو فلسی ڕزی ناهێنێت ئەم پیاوەت لەکوێ دۆزیەوە؟ ئەمەیە ئەو پیاوەی متمانەت پێیەتی ڕسوا کا قودرەت قسەی وان پێ مەڵێ بم کوژە بەڵام قسەی وان پێ نەڵێ گەر نەمکوژی من خۆم دەکوژم ئەی
مەگەر مەکە قسەی وا پێ دەڵێ وا پێت دەڵێم ها دەبڕ لە شوێنێکی تر خۆت بکوشە لەبەر چاو مۆستا ئەم پیاوانە بێدەسەڵاتن متمانە بەم پیاوانە ناکرێت 100 جار پێم گوتین خاڵە ئاگاداری پیاوەکانت بە دەبەستە تۆ شێور بەرەوە ڕووداوێک بۆ ڕووی داوە زۆرێکێک لە بووکەکانی ئاکسۆیل و بەرکەوتووە ئەوەندە ئاسان نییە ئەوە ئافرەتە زۆر ئاسانە ئەوەی لە تەنور نزیک بێتەوە پڕوشکی بەرەکەوێ نیشاچی یەکەم نردووە کۆگاکە پاسەوانی دەکەن چی لێ بکەین بەکری نەفام بنێرە ئەو کردی و بە ئەوش چار سەری بکات ئەوە چی نووسراوە بابە؟ ناوی پێغەمبەرمانە حەزرەتی محەممەد ئەمە شمشێرە؟ ئەی خەنجەر زۆر کۆنا بەلایانی کەم 300 ساڵە لەنەوە بۆنەوە دەمێنێتەوە هیچ شنارە وڵۆکانە ینی نیشانەی شەرەفی خانەوادەکەمانە بە بەهاترین شتری ئەم حەسارەیە لە خودی ئەم حەسارەش بە بەهاترە ئەی لە منیش بە بەهاترە؟ تۆ بە بەهاترین شتی ئەم دنیایت ڕۆڵەکەم ببورە تخوا بێریڤان چۆنە لە نەشتەرگەری دەرچوو حاڵی باشە سپاس ساڵانی ئیستەمبول هەردووکمان بێکەوەمان خوێن لە هەمان پۆل بووین لەگەڵ گولیار بەڕاست لەم ڕێکەوتایە قەت عاشق نەبووم لە پڕێک شتێک تەقیەوە بەرەو ئاسمان چوو خۆتم ئامەیە عەشقەمەیە خاڵە حەسان بڕە کورێ لێرە باشە زانم 3 ساڵی پێچوو دوایین ساڵمانەوە هەتیوە پێیا بوو ماڵی گولیار کە زانیان لە بنە ماڵەیەکی دەوڵەمەنە لە ئەستەمبول بەس دەوڵەمەنێ بەڵام کوڕەکە ئەگەر بیبینی هەتیویش پیس دنیا تێک چوو ئەزانی تەنانەت بیرمان کردەوە خۆمان کوژین کە نەبێت نابێت گولیاریان نیشان کرد بار حاڵەوەتی هەموو ڕۆژێ هاتە بەردەرگای مەکتەب و ئەویست گولیار بەرێتەوە بە پیسی سەیری دەموچاویە کردم منی نەخۆش خست ڕۆژە تەحملیم نەکرد گرتم ئەوەندەم لێدا هەموو دەموچاویم شکان خودت لەگەڵەوە چیەکە؟ برایەکی گەورەیە ناوی ساڵح ئەو کاتە لە کۆلێژی پزیشکی بوو ئێستا دکتۆرێکی بەنەبانگە هاوڕێی خانەوادەی قودرەتە ئێستا بەتەمای چیت؟ نازانم من نەزانم چی؟ ئەو کات کە هات ئەها هەز بە شتێکەکەیت هیچ شتێکە وەستا ڕناگرێت عاشق مرۆڤ لە بەرامبەریا بێدەسەڵاتە زۆر بێدەسەڵات ئەگینا بێریڤان ئێستا حاڵی وا نابوو ئێستا ئێمە لێرەیە باسیەوەمان ناکرد کە لەم دۆزەخەشە تا ئێستا لە ژیان نابین تا ئێستا زیندوو بین خەلیل ئەوە باش بزانە هۆکارەکەش تەنها عەشقە
ئەوە چییە بۆ ناخۆی یوسف؟ بێزارم دڵم نایبات. ئەو بەکرەچی لێهات. شەو باش نامەوێت کاتت بگرم دەمێ بۆ کاکەم تەلەفۆن بکەم دڵم زۆر لایەتی. بێگومان گولیار فەرموو. وەڵام ناداتەوە لە نەشتەرگەریەک نەخۆشەکەی مرد. بەر لێ بێمە ئێرە دەیگوتکەوە حەز بە تاوان دەکات و حاڵی باش نەبوو کە خانوادی مردووەکەش ئەوان تاوانبەر کرد بە تەواوی حاڵی خراپ بوو. دڵم هەر لەلایەتی. بەڵێ کاکت بەڕاستی پیاوێکی هەستیارە هەر لەبەر ئەوەش زیاد دەخواتەوە. دوای ئەوەی کە ژنەکەی مرد زۆر گۆڕا. تۆ خەمن نەبێ من بەردەوام پەیوەندی پێوەکەم هەر ئەیدۆزمەوە. سوپاست دەکەم. تۆ ڕاحەتیت؟ لێ ڕاحەتیت؟ بەڵێ ڕاحەتمە. دەمەوێت بەیانی لای مامۆستا زەهرای هاوڕێم بمێنمەوە. ئەها تۆش مامۆستای وانییە؟ بەڵێ. دەزانی بیر لە چیەکەمەوە؟ فلیز نامەوێت لێرە بنێرمە قوتابخانە. بێگومان هۆکارەکەی تێگەیت. تێدەگەم. دەبیت بە مامۆستای؟ من؟ هەرگیز بیرم لەوە نەکردبەوە بەڵام تکایە. دەبێ بۆ نا؟ چارەسەرت کرد؟ چارەسەرم کرد. کوشتم و لاشەکەشم شاردەوە. باشە ئافرین. بێریڤانەکەم ژنە بە جەرگەکەم باشیت لە شوێنێک بووم تا بەر دەرگاکە ڕۆیشتم تشکێکی زۆر و ناک بوو من گەڕامەوە بەس مناڵەکەمان لێوێ مایەوە. گوێمێرە بێریڤانم کۆتایی پێهات مەترسە من لە لاتم ئێتر جێت نایەڵم. دەستم بەرمەدە بەرات ئۆتاری چیم مەبە. سەلامەتیە. کچم چۆنە ئێستا؟ باشە بابە باش. ئازارت هەیە؟ نەخێر. باوکت هات. بابەجیان نانی بەیانیمان لەگەڵ دەخۆی؟ بەڵێ کچی خۆم ئەمڕۆ چۆنیت؟ بەیانی باش. گولیار دەتوانی بێت؟ بەداخەوە گولیار کاکت خۆی کوشتووە. منیش زۆر خەمبارم بەڵام لە پێناو کەرامەتی خۆی کوشتووە مردنیەکی بە شەرەف. بەسە ناخۆم. دەی شفاوێ زۆر باشە بۆت گیانەکەم. دەی زۆر باشە دەی تاو دەی زۆر باشە ساڵڕە باش باش دەی باش. لەسەرخۆ هێواش
شوێ وەرگرا دەی جانەکەم. ئەزانی چی فەرهاد کە من تام بردە نەخۆشخانەکە گوێم لە دەنگت بوو بەڵام قسەم بۆ ناکرا. تۆ لە لام دانیشتی؟ یعنی چۆن؟ کە لە کۆریدۆرەکە منیان ئەبرد وام ئەزانی لەگەڵمی ئەوانەی کە منیان بردە بژوورەوە بە ئێمە پێەکەنین. بەڵام نازانم باش بوو بەرە کوپێکی کارەکەیانە کرد. گیانەکەم ئەو کاتەم لە بیرە هەمویان دکتۆرەکان سستەرەکان بۆ حاڵۆ کە ئەیان بردیت وە مەزانی ئازارە زۆرە. بیری ماڵەوە ئەکەم پەلە نەبێ زۆری نەماوە دەی با تۆزێکی تریش بڕۆین. بیری تۆشم کرد. منیش زۆر. چیت ئەکرد کە خەوت بووم؟ سەیری تۆ مەکرد تەنها تۆ عشقی منیت بێریڤان. تۆ تەنها لە خۆتە چیت لە عشقە چیت. پێڵەوەکان دەستکەوە بزانم قاچم ئەوساوە. ئەزانی چی فەرهاد مردن هەمیشە ناخۆش نییە. لە نزیکی خۆشەویستەکەت بمری لەبەرەوەی ئەمرێ بۆت بە مردنیشی شاد ئەبی. لەبەرەوە فەرهاد عشق لە مردن نەچێت مردنیشت خۆش ئەوێت. ئەو پیاوانە تاکەی لەگەڵمانە بن تاو کاتێ لێرا ڕۆین. ئەی دوای ئەوە هەر ئەمێن وانە کە ئەڕۆم لە تەنیشت من لە لای ژووری نووسن هەتا ئەو دوژمنداریە بمێنێ ئەوان هەر ئەمێنن. لەوانەیە ڕۆژێک نەمێنن. چۆن؟ نازانم چۆن بەڵام ڕۆژێک چەک هەرگیز خۆشەویستی ساز ناکات تەنها کێشە. ئەزانم گوناهی تۆ نییە بێمێشکیە بەڵام چی بکەین؟ هاوڕێیان دەربارەی باریەم نەخۆشە هەمان بڕوامان هەیە وانە؟ داوای منتان کردبوو؟ فەرموو کاک فەرهاد دانیشە. ئەمە مێڕەڵخانە دکتۆری ئێوەران. خۆشحاڵم. هیچ کێشەیە هەیە؟ دوای ڕاوێژکاری دەربارەی نەخۆشەکەتان خێزانەکەت لە ژیانی ڕۆژانیدا هیچ پرۆبلێمێکی نابێ. بەڵام دیسان کێشەیەک هەر هەیە. بەڵێ هەیە. چییە؟ بەجێرەی پشکنینە پزیشکیەکان زۆر زەحمەتە جارێکی تر خێزانەکە دووجان بێتەوە. یەک دقە مانای جارێکی تر ئێمە هەرگیز مناڵمان نابێ؟ ئەوەی ئێمە بێزانین مەحاڵە. ئەمە کۆتایی هەموو شتێک نییە لە زانستی پزیشکی ڕۆژانە گۆڕانکاری تازە دێتەکایەوە. نازانم وەکو دکتۆرێک ئەمە بۆ خێزانەکەت ڕوون بکەمەوە یان نا؟ نا ئەبێ لە منەوە بیزانێ من پێڵێم
بە یارمەتیتان. فەرهاد هیچ ڕووی داوە؟ فەرهاد قسە بکە. بەڵێ ڕوویدا شتێکی زۆر خراپ، زۆر خراپ. بێریڤان بۆ هەیە لە خەستخانە دەرچێ، من کارەکان ئەنجامەیەم. باشە خەلیل، دەی چاوەڕۆن. سپاس. فەرهاد دەی پێم بڵێ کوڕم. دەی پاکن دەی ئەونا پاکەنەوە دەی. باشم بام باش. جووکە دەی ئەونا ئابە. باش دەی چاوەکەم. هەر ئێستا. دەی فرێ خوارە. مەلەک. باشە چۆن بە بێریڤان بڵین؟ ئێستا نابێ، ئێستا خۆی برینارە. ئەی چی بکەین فەرهاد؟ دەستی لێ ناشۆین، هەرچیمان لە دەست بێ بۆ یەکەین. ئەگەر هیچ نەبوو؟ چیمان پێکرێ پورێ کە نەبێت نابێ. بەڵام ئەمە کۆتای بن. سێرکە ئەڵێ بووکی تازایان بۆ هێناوی. بسم الله الرحمن الرحیم. دەی بازدا.
بێریڤان چیتە گیانەکەم چی بووە بێریڤان چی ڕوویاوە مەڕۆ بۆ هیچ شوێنێک مەڕۆ لێرەم دڵەکەم مەترسە دوای دەقەیتر هەر خەبەرمە کردیتەوە بۆ دەرمانەکانێ هەستێکی ناخۆشم هەیە بۆ هیچ کوێ ناڕۆی نەخێر ناڕۆم دەی ئێستا حەپەکە بخۆ دەی وەستا شیار ئەرێ و ناڵی لە قاچی ڕاستی دواوی ئەسپەکەم داوە خوار بۆ چییە نازام تێ نەگەیشتم ئەها وەک بڵێ قاچی پەتیە تۆش کە لە ڕقی سینان ئەسپەکەت بێنێرە با ناڵەکانی دەرکەم بزمانەکەت بەهڵە لێداوە بەرگۆشتی کەوتووە ئەسپەکەت مردار دەبێت ها کاک سینان خێرە ئەو پیاوەی لە بێریڤاندا دیتویانە لەکوێ ئەڵسەوە کورە ئەڵسە بۆ لە بێریڤاندا ها من لێم نەدا کاگە گیان خۆیان دەبەرگولەکە ئەزانی من چێم کورە ها ها کورە ئێستا بتۆپێنم شادە بێنە تۆچی لە بێریڤانی من بدەیت ها نەکەی لەگەڵ تۆمە کورە چۆن وا لە بێریڤانی منەکەیت چۆن بتکوژم ئێستا بە تۆپە لەگەڵ تۆ قساکەم قەچە بینی لەوەی بتۆپێنم گوێم بۆ بگرە بێریڤانە بووە ژنی من بێ چەندی ساڵ چاوەڕێوم کرد لە هۆشم هیچ کاتێک دەرنەچوو چۆن وای لێەکەیت چۆن وا لە بێریڤانەکەیت تا زۆر باشیت لەوەی چاوەڕێم دەکرد زووتر چاک دەبیتەوە تەنها زۆر ئاگای لە منە سەرسامم بەهێزت زۆر دەگمەن ئافرەت بۆ شێوێ دەردەکرێت دکتۆر ئەگەر تەواو بوویت منیش تۆم خۆشویست حەزەکەم مناڵەکان وەک تۆ ببنە پزیشک منداڵی تۆ دکتۆرە ئەوە ببوورە ئەوە چییە؟ هیچ نییە بێریڤان شتێکتان شاردۆتەوە لێم داوای لێبوردن نەکەم هیچت لێ ناشارمەوە بێریڤان نەخێر هەیە ئەبێ بیڵێن دواتر قساکەین من وامزانی پێت گوتووە نەخێر نەیوتووە تۆ بیڵێن تەرهاچی بە من بووتە دکتۆرە دکتۆرە خان وامەکە بێریڤان چکار لێ یەکەم لێ دەپاڕێم وامەکە بۆ بە من نەوت چۆن پێت بڵێم ئاوا ئاسانە پێم وتبای خۆت برینداریت وا باشترە بم نا بێگومان نا بەڵام تکایە هەوڵ بە تێ بگەیت منیش نەمتوانی باوەڕ بکەم ئەمیز لە تۆ گوێم لێ بێت زۆر زەحمەت بوو نەمەتوانی پێت بڵێم بێریڤان ئەو گولێ بۆ من بوو لەبەر منەمە ڕوویدا ئاخر پێوێک لەمە زیاتر چۆن نەفرەت لە خۆی بکە ها ئەگەر لە ڕزگارکردنی ژیانم پەشیمان بیت ئەوە شتێکی ترە حاڵمان شڕە ئافرەت گەر بزانم کابرا ڕای کردو و نەم پشتووە حاڵمان شڕ دەبێت ئەتکوژم بەکرد
هیچ بەزەیان پێت نایێتەوە. دەبێت چارەیەک بدۆزینەوە. ڕابکەین ناتوانین بستێک بڕۆین بە دوامانەوە دەبێت. دانیشین و چاوەڕێی مردن بکەین. لە ڕاستیدا چارەیەک هەیە لەوانەیە دوایین چارە سەر بێ. ئەوە چییە؟ ڕوو بکەینە لای ئەکسۆیلەکان لای کاک فەرهاد. جا قبوڵەکان دەبینین. وەری بگرە بزانم هەرگیز ئەو دەرمانانە هیمال مەکە باشە؟ باشە. کە گولیان بە منەوە نابە هاتیتە بەردەمم بۆ ڕزگاری کردم. تۆ لەوە پەشیمانیت کەژنیت بێریڤان، منیش لەوەی پیاوم. هەندێک جار لە ژیانم هەموو پەشیمانیەکەم ڕاستە یەکدانە نەبێت. لەوە هیچ پەشیمانیم، لە خۆشەویستی تۆ هیچ پەشیمانیم فەرهاد ئاکسایی. ئارامیت وەکو پیاویش پیاویت. ئەمەش تێدەپەڕێنین ژنە مەردەکەم، بەس دان بە خۆتا بنێ. چەند ساڵە لێرەین جیابوونەوەیەکیش بەم جۆرە ئەوەندە سەختە. بۆ منیش زمانەوە لێرە زۆر سەختە. دوای هەموو ئیسیان بە تۆ کرد. لەگەڵ ئەمە شەر ناڕەحەت. بەکر چی ئەڵێیت؟ لە ماڵی فەرهاد شتەکان زۆر باشترە بن. نازانم. لەگەڵت دێم خاڵم. لێرە دەمێنیت بە تەنیا بۆت نییە بڕۆی خاڵە. حەز ناکەم ئەمرێ لەسەر بکەم. کەواتە مەیکە. ناچارم مەکە. ئەبێ یەکێک هەبێ متمانی پێ بکەم. بێریڤان ئەتوانم تەنها ئەمانەتی تۆ بکەم. بگرە پێویست پێ بێ. بە چ ئومێدێک هاتین بۆ ئێرە ئێستاش بەڕاکردن دەڕۆین. دەستم بەرمەدە فەرهاد، بەرمەدە. کاک فەرهاد دەنگ مەکە تۆپێنم ئەو بۆ کام جەهەنەمە ڕۆیت. بەخوا کاک فەرهاد لەوانەیە باوەڕ نەکەیت ئێمە شاتین بۆ لای تۆ. بۆ لای من؟ بەڵێ ڕوو دەکەینە لای تۆ کاک فەرهاد. گەر ئەمان کوزیت بمان کوسە بەڵام لای قودرەت جێمان مەهێڵە. تاوا دەی بڕۆن بڕۆ لای خەڵید بڵێ من ئێوەم ناردووە. هاتوون قودرەت بکوژن کاک فەرهاد. ڕێگایەکی نهێنیمەیە بۆ ژوورەکەی ئەو. با نیشانەت دەم ئێوە لە خوارێ چاوەڕێکەن. فەرموو کاک فەرهاد. فەرهاد لەکوێیە؟ نازانم ڕۆیشت. بۆکوێ؟ پێگوتم دەستی بێریڤان بگرەوە تا دێمەوە بەریمەدا. دوایی ڕۆیشت. تەنیا ئەوەندە دەزانم. کاک فەرهاد لێرە ڕاست بڕۆ دەرگایەک دێتە بەردەمت. ئەو دەرگای ژوورەکەی قودرەتە. سپاس.
بە سپۆنسەری کۆڕەک تێلیکۆم زنجیرە درامای بێریڤان پێشکەش کرا. بە سپۆنسەری فامیلی فان گروپی کۆمپانیای ئاڵتونکایە ئارامۆشۆ پێشکەش دەکرێت. هەموو بخێر بێت ئەیوژێت دو ساڵ تاو بم باش بوو. بۆ لە بیرکردنی کێشەکانتان چاکەیەک لەگەڵ خۆتان بکەن. شەوانی پێنجشەمە لەگەڵ خێزانەکەت سەیری کەناڵ 4 بکەن. نەکەنی نانا.